ماوەی زیاتر لە 3 مانگە چالە چێوەرشەکان لە هەرێمی کوردستان وەستاوە. خولەکانی تۆپی پێی کوردستان و عێراقیش هیچ جوڵەیەکیان نەماوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە و ئایندەشیان دیار نییە. بۆیە یاریزانانیانەکان بەدەر لە مەشقی ڕۆژانەیان بەتەنیا و لە هۆڵە وەرشیەکان ڕوویان کردوتە یاریگەکان و یاری دۆستانە ڕێک دەخەن جا چ بەتی بێت یاخود بە هاوڕێتی کۆ دەبنەوە. ئێمە چەند یاریزانێک ڕۆژانە دەتوانین بڵێم یعنی دەچینە مەلعەب تەمرینی خۆمان دەکەین، بەڵام ئەوە لەو تەمرینە من وەکو یاریزان ئیسفادە لێ دەکەم، بەڵام ئەو ئیسفادە لێ ناکەم کە لەگە ڕاهێنەر و لەگەر هاوڕێکانم لە ناو یاریگا دەیکەم. بەڵام ئێمە کە ڕوومان کردوتە تیپە ملیەکان و یاریگا بچووکە کراوەکان چارمان نییە، لەبەرەوەی ئەگەر بێت و ئێمە دانیشین ئەو لیاقەمان زیاتر دێتە خوارەوە و هەم وەزنشمان زیاد دەکاتن، هەم نەفەسشمان نامێنێت. یاریزانان باز لەوە دەکەن ئەگەر بێت و یاری ئەنجام نەدەن لەگەڵ ئەو مەشقەی ڕۆژانە ئەنجامی دەدەن، ئەوە کاریگەری خراپی لەسەریان دەبێت و بە ئاسانی ناتوان بگەڕێنەوە نێو یاریگەکان، بۆیە تیپە میلیەکان لە ئێستادا باشترین بژاردەیە بۆیان. هیچ ئومێدێک لە خولی کوردستان دیار نییە، لەیانەکان دیار نییە، ینی یاریزانەکان بە شێوەیەکی گشتی لە مای ئەو کەرنتینەیە ینی ڕاوەستان لە تەمرین و یاریکردن و دوور بوون لە وەرزش، بەڵام ئێستا تینووی ئەو وەرزش و تینووی ئەو جوڵانەوە و تینووی ئەو یاریگەیانن. لەبەر ئەوە هەموو یاریزانەکان بێجیاواز، ینی یاریزانە زۆر گەورەکان و یاریزانە بچکۆکان و هەمویان بە تێکەڵاوی گەڕانەتەوە بۆ یاریگاکان بۆ ئەوەی توانای جستەیان نێتە خوارەوە بەرگری لەو هێز و توانای خۆیان بکەن. ئەوەش تیپە میلیەکان یارمەتی دەرێکی باشە، یعنی یاریزانەکان زۆربیان وەفای خۆیان بەرامبەر تیپە ملیەکان دەربڕێەوە بە گەڕانەوەیان، چونکە زۆر یاریزانەیە ناگەڕێتەوە بە تیپە میلیەکان بە تەنیا مەشقەکە، بەڵام پێم وایە لەگەڵ تیپە میلیەکان ئەگەر لە یارێکی زۆر زەختت لەسەر نەبێ و یعنی یارێکە تۆزێ شەڕوشتیتیانە بێت، تیپە میلیەکان بۆ یاریزانیانەکان زۆر باشترە و لەگەڵ ئەوەی کە لە ماڵەوەش لە هۆڵی وەرزشی تەمرین بکەن، ئەمە شتێکی باشترە بۆ یاریزانەکان بەرگری لە توانای جستەی خۆیان بکەن. لامانجی ئاداری ئەم ساڵەوە سەرجەم چالە چێوەرشەکان لە هەرێمی کوردستان وەستاوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە، لە ئێستاشدا وادەی دەستپێکردنەوەیان دیار نییە بەهۆی قەدەغەی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.